ئاغا و دەرەبەگەکان شۆڕشیان هەڵگیرساند و دواتریش بوونە دوژمنی شۆڕشەکە و بوونە جاشی ڕژەم. حازمی عەلی کۆتک لە کتێبی 57 ساڵ خولانەوە لە ژێر وەهمی شۆڕشدا دەڵێت لەوەتەی من لەبیرم بێت لە عێراق بەگشتی و لە کوردستان بە تایبەتی بێ لە شۆڕشەکەی عەبدولکەریم قاسم بەدواوە کە شۆڕشی 4 تەمووز بوو هیچ شۆڕشێکی تر بەواتای شۆڕش نەکراوە. شۆڕش دەبێت کۆمەلگا لە قۆناغێکەوە بباتە قۆناغێکی تر و دەبێت کۆمەلگا بەرەو باشتر ببات و دەبێت لە هەموو ڕووەکانەوە گۆڕانکاری لە ژیان و بەرەو پێشوونی تاکەکانی کۆمەلگادا بکات. ئێستاش پاش نیو سەدە تێکۆشان و پاش ئەو هەموو نەهامەتی و کارە ساتەی کە بەسەر کورتدا هاتن و پاژەڵدانەوەی کێوێک لەکە لەسەری شەهیدان هێندەی ئەوەی بووین بە ئامرازی دەستی داگیرکەران و کۆیلەی پارە و پۆست شۆڕشمان بەمانای شۆڕش نەکرد. خاوەن موڵکە گەورەکان ئەوەیان پێهەزم نەدەکرا کە ببینن زەوی و زارەکانیان دەدرێتە جوتیارەکان بۆیە ناڕەزایەتیان دەربڕی. بۆ نمونە لە پشدەر ئاغاکانی میراودەلی و لە بێتوێن لە گوندی بۆسکین لەلایەن شێخ حوسێن و لە چەندین شوێنی تریش یاخیبوونێکی چەکداری دەستی پێکرد بۆ ئەوەی نەهێڵن زەوی بەسەر جوتیارە هەژارەکاندا دابەش بکرێت. پاش چەند مانگێک لە یاخیبوونەکە ئاغاکان توانیان چوود لە ئەزموونی مەلا مستەفای بارزانی وەربگرێت. ئەویش ڕەزامەندی نیشاندا کە هاوکاریان بێت بەڵام بە مەرجێک نەچنەوە ناو حکومەت و دژی چەکدارە کوردەکان شەڕ نەکەن. بەڵام ئاغاکان کاتێک عەبدولکەریم قاسم کوژرا و پرۆژەکە ئیفلیس بوو زۆربەیان بوونە جاشی عەبدولسەلام عارف و لە دژی جوڵانەوە کە وەستانەوە. دواتر ئێران و بەریتانیا و ئەمریکا بە هاوکاری ئیمپریالیزمی جیهانی پشتیوانی جوڵانەوەکەیان کرد تاک و سیمایەکی نەتەوەی پێ ببەخشێت. دژایەتیکردنی شۆڕشی 4 تەمووز لە سوودی ئاغا و دەرەبەگەکان بوو دەنا ئەوان نەیان دەزانی شۆڕش چییە. شۆڕشەکانمان وەک شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ و ئەم جۆرە دروشمانە تەنها خولانەوە بوون لە ژێر وەهمی شۆڕشێکدا کە تەنها سوان و تیشکردنی چەکدارەکانمان بن بۆ قرچاندنەوەی ملی یەکتری. شۆڕشەکانمان جێگای هەموو کەسێکی تێدا دەبوویەوە، ئەو پەڕی شۆڕشگێڕ و پاک هەتا ئەو پەڕی خائین و ناپاک و فایلدار. ئاغا و دەرەبەگەکان هەمیشە خۆیان لە پێش هەموو تاکێکەوە داناوە و بەرژەوەندی خۆیان لە پێش هەمووانەوە بووە. حەمە سابیر ئاغا برایەکی دەکوژێت و دواتر دەڵێن ئەوەی کە براکەی ئاغای کوشتووە ڕنگ و چۆخەی سپی لەبەردا بووە. ئیتر حەمە سابیر ئاغا فەرمان دەکات ئەمڕۆ هەر کەس ڕنگ و چۆغەی سپی لەبەردایە دەبێت بکوژێت لە بەرامبەر خوێنی براکەیدا. بەم شێوەیە تەنیا ئەو ڕۆژە 14 هاوڵاتی کە ڕنگ و چۆغەی سپیان لەبەردا بوو کوژران لە تۆڵەی خوێنی براکەی حەمە سابیر ئاغا. دواتر حەمە سابیر ئاغا لە کەمینی پێشمەرگەکاندا بە سزای خۆی گەیەندرا و کوژرا.